چێشخانەیەک لە شاری سلەیمانی جیاواز لە چێشخانەکانی تر سەرنجی هاوڵاتیان ڕادەکێشێت. چێشخانەیەکە لە ڕووی پاکتەمیزیەوە زۆر پاکخاوێنە. یەکێکی ترەوە شێوازی ڕازاندنەوەکەیەتی لەگەڵ شێوازی پێشکەشکردنەکە دیارە ئێرە تایبەتمەندیەکی خۆی هەیە بە شێوەیەکی بۆفێک کراوەیە کە هەر کەسێک دەوێت سەردانی چێشخانەکە بکە بۆی دەرەکەوێت کە شێوازی پێشکەشکردنی خواردن لەسەر دەستی خانمان جیاوازیی گەورەی هەیە. دامەزرێنەری چێشخانەکە کە خات و کەلسومە هەمیشە بەجلی کوردیەوە بەسەر میوانەکاندا دەسوڕێتەوە و بە خێراتنیان دەکات. زۆر کەس پێ مەڵێ دایە، زۆر کەس پێ مەڵێ پوریە، زۆر کەس پێ مەڵێ شاژن، زۆر کەس پێ مەڵێ نازانم شتی عجایب پێڵێن ڕۆژانە دەستخۆشیم لێتن ڕۆژانە هەڵێ نمونە و زۆر بێ ئیشێکی کرد پەرەتدا بەوەی کە ژن ئیشکات چەنەها ژن لە دوای من ئێستا مەطعەمی کردوتەوانی. یەکێکی تر لە تایبەتمەندیەکانی ئەم چێشخانەیە ئەوەیە کە زۆربەی خواردنە کوردەواریەکان پێشکەش بە میوانەکانی دەکات و دروشمی چێشخانەکەش بریتێ لە ڕەسانایەتی لە خواردنی کوردیدا. ڕۆژ نییە عیلە چوار عیلە لە هەولێرەوە نەیە بۆ ئێرە بۆ ناخواردن بەزەڵی خانم حەزمان لە خواردنەکانی دەستی توێ زۆر وەسفێکن و بەتامە و خۆشە بۆیە هاتوین. بەشێک لەو کەسانی کە دەهاتنە ئەم چێشخانەیە خانمان بوون. هەستەکەین جوئەتێکی بۆ ئافرەتان پیا کردووە وا لە ئافرەتانەکات ڕێگەی کاریان ئاسان بێ ڕێگەی کارکردن وایان لێکات لە ماڵەوە دوور هەست بەبوونی خۆیان بکەن ئەمە زۆر گەورەیە. ئەگەر چی ژنانی کورد بەتوانە و سەلیقەی خواردن دروستکردنیان لە ماڵەکان و بۆنە و ئاهەنگەکاندا توانیویانە خزمەتی چەندین میوانیان بکەن، بەڵام لای خات و کەلسوم ئەم توانە و سەلیقەیە لە ماڵەکەیدا قەتیز نەکراوە بەتەنها بەڵکو توانیوێتی لە شوێنێکی قەرەباڵغی شاردا چێشخانەیەکی وادا بمەزرێنێت و ڕۆژانە سەرنجی سەدان میوان بۆ خۆی ڕابکێشێت سەرەڕای ئەوەی هەلی کاری بۆ چەندین کەس دۆزیوەتەوە. ژیار محەممەد، دەنگی ئەمریکا، سلێمان.